لە سێبەری باوەڕدا بەشی دووەم نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. با سزا لە قەدەردا ڕوو لە قورسی تاوان و نیەت و مەبەست و ئەنجامەکانی دەکات نەک ماوەی ڕوودانەکە. لە دنیادا سزای تاوانی کوشتن کە نزیکەی 5 خولەک دەخایەنێت جاری وایە بریتیە لە 25 ساڵ زیندانی، واتە نزیکەی 13 ملیۆن خولەک، یان لەوانەیە زیندانی هەتاهەتایی یان تەنانەت لە سێدارەدان بێت. بەڵام لە هیچ یەکێک لەم سزایانەدا حساب بۆ ماوەی ڕوودانی تاوانەکە ناکرێت، بەڵکو سەیری قورسی تاوانەکە و نیەت و مەبەست و ئەنجامەکەی دەکرێت. ئەو تاوانانەی کە کوفر و ئیلحاد لە سەرشانی خۆیان هەڵگرتووە زۆر گەورەتر و گرانترن لە کوشتنی مرۆڤێک. بە ئەندازەی ژمارەی گەردیلەکان و خانەکان و فریشتەکان و دڵۆپەکانی باران و گەردەکان باڵگە و شایەتی لەسەربوونی بەدیهێنەری گەردون هەن، بەڵام کوفر هەروەکەموو ئەم شایەت و شایەتی دەرانە بە نەبوو دادەنێت، بە هەمان جۆر بەمانەی مەحکومکردنی هەموو بوونەوەران بە تاریکی و نەمان و تاوانبارکردنی هەموو شایەتەکان بە درۆکردن دێت. هەروەها کوفر لەو ڕووەوە کە سوکایەتی بە بەدیهێنەر دەکات و بە چاوی نزم و کەم بۆ نەخش و نیگارەکانی ئەو لە گەردووندا دەڕوانێت و بەڵگە لە ژمارە بەدەرەکان بە درۆ دەخاتەوە، تاوانێکی هێندە گەورەیە بە ئەندازەی گەردیلەکانی گەردوون. جگە لەمە کوفر بریتیە لە ئینکاریکردن و بە درۆخستنەوەی ملیۆنان پێغەمبەر و ئەولیا کە درۆ لە ژیانیاندا نییە و ملیاران ئیماندار کە خاسیەتی سەرەکیان ڕازگۆییە. سزای تاوانێکی لەم جۆرەش بێگومان دەبێت لە جۆری خۆی بێت، واتە دۆزەخێکی هەمیشەیی بێت. پا ئیرادەی جوزئی لە ڕاستیدا زۆر بچووکە، بەڵام چونکە ئەنجامەکەی زۆر گەورەیە، خوای گەورەش سزا بە گوێرەی ئەنجامەکە دەدات. دەتوانیت بەدەستدان لە دوگمەیەک ملیۆنان گڵۆب لە یەک کاتدا بکوژێنیتەوە و نیشتیمانێکی زۆر گەورە نوقمی تاریکی بکەیت، یان لەوانەیە هەڵسوکەوتێک وەکو ئەوەی جەنگی جیهانی یەکەم ببێت بە هۆکاری مردنی ملیۆنان مرۆڤ و پچڕانی شیرازەی سەدان هەزار خێزان و خاپووربوونی چەندین شار و بەفیڕۆچوونی ڕەنج و هەوڵی چەندین سەدە و گۆڕانکاری جیهانی زۆر گەورە. بە هەمان جۆر دەنکەشقارتەیەک دەتوانێت دارستانێکی مەزن بسووتێنێت و دەرهێنانی خشتێکی گرنگ لە جێگەی خۆی لەوانەیە کۆشکێکی گەورە بڕمێنێت. کوفر بەمانەی کاولکاری دێت و کاولکاریش زۆر ئاسانە و لە ڕووی دەرەنجامیشەوە زۆر گشتگیر و توندوتیژە. بێباوەڕ بە بەکارهێنانی ئیرادەکەی بە ئاراستەی کوفردا لەبەر ئەوەی دەبێت بە هۆکاری کاولکاریەکی هێندە گەورەی لەم شێوەیە ئەوە دەبێت بە شایانی دۆزەخ. لە بەرامبەر ئەمەدا ئیماندار بەدەستدان لە دوگمەی ئیرادەکەی بە ئاراستەی خێردا هەم دنیا و هەم قیامەتی خۆی ڕووناک دەکاتەوە. تا ئەو مرۆڤەی کە پشت لە خاوەنی نیعمەتە بێشمارەکان دەکات بێگومان شایانی خواردنی سزا و زلەیە. ئەو کەسەی پشت لە خاوەنی ئەو نیعمەتە بێشمارانە هەڵدەکات کە گەورەی و شکۆمەندی و توانستی بێسنووری خوای گەورە دەردەخەن و دارای قورسی و بەهایەکی ڕەهان لەسەر ئاستی بوون، پاشان ئەو کەسەی چەشنی کتێبێک ئەو شایەتە بێدەنگەی بوونی خوای گەورە دەپێچێتەوە کە ناوی ویژدانە و عەقڵ و شعور و ئەو هەستانەی خۆی دەمرێنێت کە عاشقی ئەبەدیەتن. جگە لەمە ئەو کەسەی چاوی لە ئاستی ئەو پێغەمبەرەدا دەنوقێنێت کە کتێبی گەردون لەگەڵ قورئاندا دەهێنێتە سەرزار و ڕێگەی بەختەوەری نیشان دەدات و دەرگاکانی دڵی دادەخات. بەڵێ ئەو کەسەی ئیرادەی خۆی کە هێندەی تاڵەموێ قورسە و ماهیەتەکەی تا بڵی لاوازە و لە بەدیهێنان و بەڕێوەبردندا هیچ قورساییەکی نییە، دەکات بە ئامرازێک بۆ تاوانێکی لەم جۆرە کە قورساییەکەی بە ئەندازەی هەموو گەردونە و بەم ئاراستەیەدا بەکاری دەهێنێت و بە فێڵ و تەڵەکەی نەفس و شەیتان فریو دەخوات. بێگومان دەبێت بە شایانی زلەگەلێک کە هێندەی گەردون قوڕس بن. جیم سزای ناپاچیکردن لە ئەمانەتدا ڕاستەوخۆ لەگەڵ نرخ و بەهای ئەمانەتەکە و خاوەنەکەی دەگۆڕێت. ئەو سزایی دەدرێت بە منداڵێک کاتێک پەنجەرەیەک دەشێنێت، وەکو سزای ئەو وەزیرە نییە کە بەنیازی خراپ زیان بە تاجی ئاڵتوونی پادشا دەگەیەنێت. هەروەها ئەگەر سەربازێک و ئەفسەرێک هەر یەکەیان بە گوێرەی پلەکانیان سەرمایەیان بدرێتێ و هەردووچیان بچن لە بازاردا بە هەڵە خەرجی بە فیڕۆی بدەن،
بێگومان ئەفسەرەکە لە دادگای سەربازیدا دادگایی دەکرێت و سزایەکی زۆر زیاتر لە هی سەربازەکە وەردەگرێت. هەروەها ئەگەر هەمان سەرمایە بە شوانێک کە ژیانی لە چیاکاندا لەگەڵ مەڕ و بزنان بەسەردەبات و بە زانایەک کە ژیانی لە دۆزینەوە گەورە و زانستیەکاندا گوزەراندووە بدرێت و پاشان زاناکە بچێت لاسایی شوانەکە بکاتەوە و تەواوی سەرمایەکەی لە خزمەتکردن و ئالیکی مەڕ و ماڵاتدا خەرج بکات، هەڵبەتە بەراورد بە شوانەکە سزایەکی جیاواز دەدرێت. وەکو لەم نمونانەی شەوە دەردەکەوێت، ئەو تەمەن و سەرمایە و نیعمەتانەی کە لە ژیانی دنیادا بە ئاژەڵان بەخشراون بە گوێرەی کار و فەرمانبەریە سنووردارەکانی خۆیان دیار و دەستنیشان کراون و ئەوانیش هەرگیز سەرمایەکانیان بە خراپی بەکار ناهێنن. بەڵێ، هەندێکیان سەرمایەکانیان لە گواستنەوەی بار و هەندێکیان لە بەخشینی شیر و گۆشت و هەندێکی دیکەشیان کار و ئەرچی تر جێبەجێ دەکەن. بەڵام ئادەمیزاد نە ئاژەڵە و نە سەرمایەکەیشی وەکو ئەوەی ئاژەڵان وایە. دەستی مرۆڤێک لە هەزاران دەستی جاڵجاڵۆکە و پەنجەیەکیشی لە هەزاران باڵی چۆلەکە بە نرخترە. کاتێک مرۆڤ سەرمایە زۆر و بە نرخەکەی و نیعمەتەکانی وەک ویژدان و عەقڵ و شعور و تێگەیشتن و داوەری ژیری و هەزاران هەست و توانا و لێهاتن بە خراپی بەکاردەهێنێت، هەڵبەتە پێویست دەکات سزاکەشی بە هەمان پێوەر و ئەندازە بێت. بە تایبەت ئەو نیشتیمانی دڵی کە بڕیار وایە بەناسین و ڕێز و خۆشەویستی خوای گەورە پڕ ببێت و بەڕووی کەسانی تردا دابخرێت، ئەگەر بخرێتە ژێرپەی نەفس، بێگومان لەم حاڵەتەدا خاوەنی ئەو دڵە بەردینەت دەبێت بە شایەنی دۆزەخێک کە سوتەمەنیەکەی بەرد و مرۆڤە. کەوایە ئادەمیزاد پێویستە ئیرادەی لە شوێنی خۆیدا بەکار بهێنێت و دڵی بکات بە جێگایەکی تایبەت بۆ خاوەنی دڵ و بە دڵێکی ساغەوە بڕواتە حزوری.